تاقیکردنەوەی بەرایەکانی پۆلی 12 ئامادەی دەستی پێکردان بەشەکانیەوە وەکو پارێزگای سلێمانی لە سنووری 12 پەروەردە خۆتان ئەوە بزانن کە 2 ساڵە ئەم تاقیکردنەوەانە چۆتەوە سەر ئاستی قەزاواتە ئەو خوێنکاران جارانە هاتنە سلێمانی لە پشدەرەوە لە پێنجێنەوە بەڵام لەبەر حاڵەتە دەروونیەکە و لەبەرەوەی مستەقبلێکی باشتریان هەبێەوە داواکاریان بوو 2 ساڵە ئەمانە لەناو قەزاکەی خۆیان کە تربیتیایە تاقیکردنەوەکە ئەنجامەدەن وەکو ئەم ساڵێمە هەشتا هۆڵی تاقیکردنەوەمان هەیە ئەم هەشتا هۆڵەت دابش بۆ بەسەر هەر 12 پەروەردەکەیە و ژماری خوێنکاریشمان کە بەشداریەکەن 2880 خوێنکارە بە پێی بەشەکان 916 قوتابی خوێنکاری بەشی وێژەییمان هەیە لە 23 هۆڵاجیان کراوەتەوە و 1812 قوتابی خوێنکاری زانستیمان هەیە لە 41 کۆڵ جێی کراوەتەوە و 150 قوتابی خوێنکاری 152 قوتابی خوێنکاری پیشەیشمان هەیە کامانش لە 16 هۆڵا تاقیکردنەوەکان ئەنجامەدەن وەکو وەزارەتی پەروەردە لە وەزارەتی پلاندانان 6 ملیار و 644 میلیۆن دینار بۆمان تەخسیس کراوە و لەم بڕا کە من ئیدارەی راپەڕین و ئێرەشم لە نزیکەی 15 ملیارە بۆ تەواوکردنی 23 مەکتەبکە تەواو ئەبێ و نزیکەی 3 ملیاریشمانداناوە بۆ فراوانکردنی قوتابخانەکان و تعمیراتی ئەوەی کە زۆر زەرورە تامان ئەمە لە پەرەپێدانی پارێزگاکانە تامان بودجەی تایبەتی ئەنجومەنی وەزیرانمان هەیە و هەندێک جاری تریش ئێمە لە پارەی فرۆشگار نزیکەی 2 ملیارێکمان هەیە لە بەردەستمانە توانیمانە هەوڵ بین پێداویستەکانی بۆ دابینکەین و بۆ ساڵی داهاتووژە لێستە خۆمان ئامادە کردووە 20 ملیار حکومەت ڕەزامەند بۆ کەبی بە پێداویستی و لەو بڕە 5 ملیار و 400 میلیۆنی بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانیەکە تەمەناکەم وە لێستەوە خەریکین وا بکەین هەموو مەکتەبەکانی تر پێویستی بە فێنکەرەوە نەبێ پێویستی بە سۆپا نەبێ